سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر و حەزبی کۆمۆنیستی ئێرانتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ئەو وانانەیە کە پێویستە لە ئاخێزی شۆڕژگێرانەی ژینە فێربین. بەزوستنەوەی شۆڕژگێرانەی ژینە کە لە 25 خەرمانانی ساڵی 1401 لەلایەن ژنانی کوردستانەوە بە دروشمی ژنجیان ئازادی لە گۆڕستانی ئایچی شاری سەقز و لەسەر گۆڵکۆی ژینە مەحسا ئەمینی دەستی پێکرد 2 ساڵی بەسەردا تێدەبڕێت و لە کاتێکدا کە خەریکە هەردێنێتە ناو سێهەمین ساڵی خۆیەوە لە فۆرم و شێوازی جۆراوجۆردا هەروە بەردەوامە. 2 ساڵی ڕابردوو دەری خستکە ئاخێزی شۆڕژگێرانەی ژن ژیان ئازادی بزوستنەوەیەکی جاواکاری چەوەر ڕادیکاڵ و شۆڕژگێرانەیە، بزوستنەوەیەکی جەماوەریەکە لە خوارەوە شکلی گرتووە و سەرجەم ئەو توێژانە لە خۆت دەگرێت کە حەقدەست و موشە وەردەگرن و لایەنگر و بەرگریکاری لە ناوبردنی هەر چەشدا ستەم و نایەکسانی و هەڵاواردنێکە بەبێ لە بەرچاوگرتنی جنسیەت، نەتەوە، ڕەگەز، زمان، بیر و باوەڕی ئاینی، ئاراستەی جنسی و جێندەری. ئەم بزوستنەوەیە لە قوڵایی کۆمەڵگاوە سەری هەڵداوە. جێگە و پێگەی خەباتی لە نێو جەماوەر و لە نێو وڵاتدا جێگیر و پسەو کردووە. ئەم ئاخێزە شۆڕژگێرانەیە درێژێ بزوستنەوەی چین و توێژە زەحمەتکێشەکانی وڵاتە لە مانگی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98دا کە هەڵگری زۆرێک لە ویست و جاواکاریەکانی ئەو ناڕەزایەتیانەیە. لە دووهەم ساڵیادی ئەم بزوستنەوە شۆڕژگێرانەیەدا چاوخشاندنێک بەسەر تایبەتمەندی و دەستکەوت و کەم و کۆڕیەکانی دەتوانێت بەسوود بێت لە پێناو هەنگاونان بەرەو داهاتوویەکی باشتردا. یەکەم، ئاخێزی شۆڕژگێرانەی ژینە لە هەنگاوی یەکەمدا تەقینەوەی ڕق و تووڕەئی پنگ خواردووی ژنان بوو لە دژی ئاپاردایەتی فرەڕەهەندی جیندەری ڕۆژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 14 سەرکوتی سیستماتیک کە توانی ڕزگاری ژن لە دروشمی ژن ژیان ئازادیدا کاتە هێمایەک لەسەر ئاڵای بزوستنەوەکە. ژنانی بوەری ئێران و بەتایبەت کچانی لاو و چاونەترس نەک هەر سەرپۆش و حەجابی ئەجباریان وەک ئاڵای دەسەڵاتی ئیسلامی نایەژێ پێ، بەڵکو سەرەڕای دڕندانەترین سەرکوتی فاشیستی شەپۆلی بەهێزی ئازادپۆشیان بە جۆرێک جێگیرکەکە بووە مایەی سەرنج و سەرسامی خەڵکی جیهان. ژنانی بوێر وەک پێشەنگەکانی شۆڕشی ئێستا با ڕێکخستنی خۆڕاگریەکی مەدەنی درەوشاوە و سەرتاسەری شۆڕشێکی قوڵی فەرهەنگیان لە کۆمەڵگەدا پێکێناوە. ڕەواڵەتی ئەمڕۆی شارەکانی ئێران بە هیچ شێوەیەک لەگەڵ ڕەواڵەتی چەند ساڵ لەوبەر بەراورد ناکرێت. هەموو هەوڵەکانی حکوومەت سەرەڕای بوونی 22 ڕێکخراو و دامەزراوەی کۆنتڕۆڵ و چاودێری حەجاب و ئێفاف و تەنانەت گەشتە بەجناوەکانی نووریش بە تەواوەتی لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕووبوونەتەوە. ئەم شۆڕشە بەرینە فەرهەنگیە بە ئاراستەی بنیانانی سیکۆلاریزمێکی فەمینیستی دیموکراتیک و لە خوارەوە لە کۆمەڵگادا بەرەو پێش دەچێت. دووهەم، ڕۆڵی ژنانی لاو لە شۆڕشی ژینەدا هاوڕێ لەگەڵ کوڕان و پیاوانی لاو و تێکۆشەر زۆر دیار و بەرچاوە. ئەوان شانبەشانی یەکتر زەمینەی پێکاتنی شۆڕشێکی فەرهەنگی جەماوەریان لە خوارەوە خۆش کردووە. ئەم شۆڕشە فەرهەنگیە بەهێزە بووەتە هۆی لاوازبوونی نەریتی کۆنەپەرستانەی پیاوسالاری و باوەڕ بە جیای دین لە دەوڵەت و یەکسانی مافی ژنان و پیاوانیان لە هەموو بوارەکاندا بردووەتە ناخی کۆمەڵگەوە. ئەم گۆڕانکاریە ناوازەیە ڕێگای بۆ گەیشتن بە کۆمەڵگایەکی بەدوور لەو دواکەوتووترین سیاسەت و دابوو نەریتانە خۆش کردووەکە لەلایەن فاشیزمی ئاینیەوە لە ئێران بە یاسای کراوە. ئەم شەپۆلە بەهێزە فەرهەنگیە دژە پیاوسەلاریە
تەنانەت کاریگەری لەسەر ژنان و پیاوانی خاوەن بیر و باوەڕی ئاینیشدانەوە و وای کردووە کە سەر لە نوێ بە تێڕوانین و بیر و باوەڕەکانیاندا بشنەوە. ئاشکرایە کە ئەم بزاوە بەهێزە فەرهەنگیە تا گەیشتن بە ڕیشە کێشکردنی تەواوەتی یاسا و ڕێسای پیاو سالاری و هەڵاوەردن ڕێگایەکی دوور و درێژی لە پێشە و پێویستی بە هێزێکی بەرینی گۆڕانخواز هەیە بۆ گۆڕینی ئەم یاسا و ڕیسە کۆنەپەرستانەیە. یاساگەلێکی وەک میرات، هاوسەرگیری، تەلاق، سەرپەرشتیکردنی منداڵ، سەفەر و کار و قەساس و هیتر کە بە شێوەیەکی گشتی بە پشتبەستن بە نەریتی جێکۆتووی پیاوسەلاری سەپێنراون دەبێ هەڵبۆشێنرێنەوە و یاسای نوێ لەسەر بنەمای مافی یەکسانی تەواو بۆ ژنان و پیاوان دابڕێژرێت. سێهەم، لەسەر بەستێنی شۆڕشی ژینا بزووسنەوەی ڕوو لە پێشکەوتنی جاواکاری تەوەر گەیشتووەتە ئاستێک لە پێگەیشتووی بێوێنە. لە هەنگاوی یەکەمدا پۆتانسیێل و توانایی بەرچاوی ئەم بزووسنەوەیە لە داڕمانی ئابووری و خراپتربوونی بەردەوامی ئاستی ژیانی زۆربەی هەرە زۆری خەڵکەوە سەرچاوە دەگرێت. ژیان لە دروشمی ژن ژیان ئازادیدا بەهرەمەند بوون و چێژ وەرگرتن لە خۆشبژێوی گشتی کۆمەڵگای بە ئامان گرتووە. کاتێک ژیان لە تەنیشت ژن وەک بزوێنەری خەبات لە دژی ئاپاردایتی جنسیەتی و ئازادی واتە ڕزگاربوونی مرۆڤ لە کتوبەندی ستەم و سەرەڕۆیە ڕەنگاوڕەنگەکاندا خۆی دەبینێتەوە، زەمینە بۆ لە یەک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا دەڕەخسێنێت. ئاخەزی شۆڕژگەرانەی ژینا خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نانی بە یەکەوە گرێداوە. کاتێک شۆڕژ ئەرکی جەماوەرە بەرەو پێشبردنیشی دەکەوێتە سەر شانی زۆرینەی ڕەهای کۆمەڵگا. کۆمەڵگا بەسەر چین و توێژی جیاوازدا دابەش دەبێ و هەر چین و توێژێک لە چوارچێوەی ئەو بزووسنەوانەدا خاوەن ویست و داواکاری جیاوازن. هەر بۆیە ئێستا شاهدی پڕکردنەوەی بۆشایی نێوان داواکاری ئازادیخوازانە و مەدەنین بەهێنانە ئارای ویست و داواکاری کۆمەڵایەتی و یەکسانی خوازانە. دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی داوە کەلێنی گەورە لە نێوان جاخوازی فەرهەنگی و ویست و جاخوازیە چینایەتیەکانی خەڵکدا دروست بکات و بە پشتبەستن بە نەریتی پیاوسالاری و یاسا و ڕیسای کۆنەپەرستانە و دژەژن بەربە لە یەک نزیک بوونەوە و یەکڕێزی جەماوەر بگرێت و بزووسنەوەی یەکگرتوانەی جەماوەر تێکپشکێنێت. بەڵام شۆڕشی ژینا کۆتایی بەم هەوڵەی دەسەڵاتێنە. ژنانی بەهێز و بەتوانە کە هەم لە بواری فەرهەنگیدا قورسترین گوشاری کۆنەپەرستانی ئاینیان تەحەموڵ کردووە و هەم بەهۆی بە ژنانەبوونی هەژاریەوە باری قورسی قەیرانی ئابووریان لەسەرشانە بوونەتە یەکێک لە کاراکتەر و بەشە چالاکەکانی لە یەک نزیک بوونەوە و یەکڕێزی بەرینی جەماوەری. ئەمڕۆ شانبەشانی بزووسنەوەی ئازادی خوازانە و یەکسانی خوازانەی ژنان، ئازاد پۆشان، بنەماڵەی دادخوازان، بزووسنەوەی ناڕزایەتی گەنجان لە پێناو ژیانێکی ئاسایی و هەروەها بزووسنەوەی نەتەوەستەم لێکراوەکان لە پێناو کۆتایهێنان بە هەڵاواردنی سیستماتیک و جێگیر شاهدی بزووسنەوەی گەلێکی چینایەتی و داواکاری تەوەری درەوشاوی. بزووسنەوە داواکاری تەوەریەکانی مامۆستایان، ناڕزایەتیە داواکاری تەوەرەکانی پەرستاران، مانگرتنی پیشەیی کرێکاران، کۆبوونەوە و خۆپێشاندانی یەکگرتوانەی خانەنشینان و مافخوازی جوتیاران شان بەشانی بزووسنەوە ئازادیخوازەکان خەریکن پەرەدەستێنن. ئەم بزاپانە خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا بە یەکەوە لە یەک هەڵدەپێکن و لە درێژەی خۆیاندا کۆڵەکە سەرەکیەکانی دەسەڵات دەخەنە لەرزە. چوارەم، بزووسنەوەی شۆڕژگەرانەی ژینا کە بە پێشەنگایەتی بزووسنەوەی ژنان و خەباتی لاوانی بوێر توانی ئێران بگۆڕێت
بەبێ پشتیوانی نەتەوە ستەملێکراوەکان و بیرجیاوازانی ئائینی و فەرهەنگی نەیدەتوانی بەم ڕادەیە جەماوەری بێتەوە. دروشمی ئازادی و ژیان گوزارشت لە مافی یەکسان بۆ سەرجەم شارۆمەندانی وڵات و مافی ئازادی بیر و باوەڕ و ڕادەربڕینی گشتیش دەکات. سەرهەڵدانی شۆڕشی ژینا لە کوردستانی ستەملێکراوەوە هەڵگری واتایەکی ڕەمزی ڕوون و ئاشکرا بوو. هاوخەباتی کوردستان و بەلوچستان لەگەڵ ئاخێزی شۆڕەژگێرانی ژینا بە درێژای 2 ساڵی ڕابردوو وەک دوو جۆگرافیای ستەملێکراو لە باری نەتەوەیەوە هەڵگری پەیامێکی ڕوونی هاوپشتی و یەکڕیزیە. ئەگەر هەڵاواردنی ڕەگەزی ژیانی بۆ ژنان و ئاراستە جنسیەکانی دیکە کردووەتە دۆزەخ، هەڵاواردنە نەتەوەیی فەرهەنگی و ئاینیەکانیش ڕۆژگاری زۆرێک لە خەڵکی ستەملێکراوی ئێرانی تاڵ کردووە. ئەوەی کە ژنان ئاینە غێرە شیعەکان بیرجیاوازانی ئاینی و عەقیدەتی لە کۆماری ئیسلامیدا لە مافی یەکسانی هاوڵاتی بوون بەهرەمەند نین لە هیچ کەس شاراوە نییە. ئەم جیاوازی و هەڵاواردنە فرە ڕەحەندە و بەربڵاوە زەمینەی بۆ لە یەک نزیک بوونەوە و یەکگرتووی زیاتر لە بزووسنەوەی شۆڕەژگێنانەی جەماوەردە ڕەخساندووە. کوردستان و بەلوچستان لە زۆمرەی ناوەندە سەرەکیە پڕجۆش و خۆڕۆشەکانی ئەم بزووسنەوەیەن کە بوونی هەڵاواردنی جۆراوجۆری نەتەوەیی، ئاینی، پەراوێزکەوتووی ئابووری و هەژاری لە ڕادەبەدەر لەو ناوچانە دۆخێکی تایبەت و نزیک لە تەقینەوەی خۆڵقاندووە. دروشمی هاوپشتی لەگەڵ خەڵکی کورد و خەڵکی بەلوچ لە سەرتاسەری ئێران کە لە ناخی شۆڕەشی ژیناوە سەری هەڵدا لە مێژووی هاوچەرخی ئێراندا ڕووداوێکی بێوێنەیە و هەستی هاوپشتیەکی گشتی خۆڵقاندووە و گورزێکی کاریگەری لە شۆڤێنیستە نەتەوەیەکانداوە. پێنجەم، هەرەسێنانی دیواری ترس و خۆڵقاندنی ورەیەکی شۆڕەژگێرانەی درەوشاوە یەکێکی ترە لە دەستکەوتەکانی شۆڕەشی ژینە. خۆڕاگری زیندانیانی سیاسی و خەبات و ناڕزایەتیەکانیان و هەروەها سەر لە نوێ دەستپێکردنەوەی ناڕزایەتی لەلایەن ئەو زیندانیانەوە کە لە زیندان ئازاد دەکرێن بەیانگەری ئەم ورە بەرزە ناوازەیە. نمونەی درەوشاوەی خۆڕاگری قارەمانانەی سپیدە ڕەشنۆ، سپیدە قۆڵیان، نەرگز مەحەممەدی، گۆڵڕۆخ ئیرایی، ئانیشا ئەسەدوڵایی، ویدا ڕەبانی، چیرۆکی شەلاق لێدانی ڕۆیا حشمەتی، بوێری و چاونەترسی تومات ساڵحی، مهدی یەڕاحی، شێروین حاجی پور و دەیان نمونەی سەربەرزانەی تر نیشانەی ئەو ورە بەرزی و قارەمانێتیان کە هەڕەشەی ئەشکەنجەگەران، شەلاق، زیندان و سزای لە سێدارەدانی لە ئاست ئێرادەی ئەو تێکۆشەرانەدا بێکاریگەر کردووە. ئاشکرایە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ ڕزگارکردنی خۆی جگە لە سەرکوت هیچ ئامرازێکی تری بەدەستەوە نییە. شەپۆری بەربڵاوی بانکێشکردن و گرتن و ئیعدامی جنایەتکارانە و کوشتنی دەست بەسەرکراوان لەژێر ئەشکەنجەدا نیشانەی ئەم ئیرادە دزێ و فاشیستیەیە. بەڵام ئەم ڕسوایە بێسنوورە نەبووەتە هۆی چاوترسێنکردنی جەماوەر و هەڵس و ڕاوانی بوارە جۆراوجۆرەکان، بەڵکو بوێری و خۆڕاگری بێوێنەی جەماوەر ڕەواڵەتی دزێوی سەرەڕۆیی ئاینی ڕەشتر و ڕسواتر کردووە. ئەمڕۆ زیندانی سیاسی بوون بووەتە بەڵگە و هێمای شانازی بۆ بنەماڵەکان. ئێستا ئیتر دروشمی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن لە زمانی خانەنشینانی یەکگرتووی کرماشان، مامۆستایانی ژن و کرێکارانی شوش و حەوتەپە و کرێکارانی نەوتەوە دەبیسترێت. ئەم ڕەوتە نیشانەی ئاستی بەرزی وشیاری جەماوەر و ڕۆڵ و پێگەی منداڵەکانیانە کە دیلی دەستی ڕژیمێکی سەرەڕۆ و خوێن ڕێژن.